بەڕێزان دوایکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ سەرکۆماری عێراق ژمارەیەکی زۆر لە ئاستی عێراق خۆیان کاندید کردووە. ژمارەیەکی زۆر شخصێتی جیاواز لە پێشکەشکاری تیڤیەوەتیایەتە تا دەگا بە سیاسی، دەگا بە پارێزەر، دەگا بە چالاکەوان، دەگا بە خەڵکێک کە وەکو کورد دەڵێ ینی ناوی نەبووە پێشتر. خەڵکی زۆر زۆر جیاوازی تێدا زیاتر لە 80 کەس خۆیان کاندید کردووە. گفتوگۆ لەبارەی ئەوە دەکەین بۆ ئەم ژمارە زۆرە خۆیان کاندید کردووە بۆ ئەم پۆستە و ئەم پۆستە پۆستێکی تەشریفاتیە یان بەفعلی پۆستێکی گرنگ و کاریگەر و جەبەجێکارە. گفتوگوێن پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگاوڕێ تۆفیق ڕێژکاری یاسایی شارەزا لە بواری هەڵبژاردن. کاگاوڕێ سڵاو لێبێ بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێ. کاگاوڕێ تا ئێستا ژەر بەڕێوەبەری پەیوەندیەکان و ڕێکخراونیە دەوڵەتەکانی لە سەرۆکایەتی کۆمار بەڵام ئەمڕۆک و پۆستەکەت وەکو لێپرساوێتەکەت لێرە میوانداریمان نەکردووی بۆی حۆرتریشبی بتوانی حۆرتر قسەکانی خۆ بکەی. زۆر بەخێر بێ سەرچاو. ئەوەی بینیمان لە ژمارەی بەربژێرەکان بەلای تۆ ئاسایی بۆ ئەو ژمارە زۆرە؟ دوو مانای هەیە. مانای یەکەم سەربەستی و دموکراسی هەیە کە خەڵک ناترسێ، ترساندن نییە، بۆیە هەموو کەسێک ئەوەی مەرجە سەرەتایەکانی تایە ڕۆیشتون. هۆی دووەم کێشەیەشی قانونیمان هەیە. کێشەکە چییە؟ ئێمە دەستورمان هەیە و قانونمان هەیە. لە دەستورە کۆمەڵێ مەرج بۆ کاندیدی سەرۆکۆمار دیاری کراوە، بەڵام هەر لە دەستورە نووسراوە کەوا کۆمەڵێ مادە کۆمەڵێ وردەکاری بە قانونێک لە پەرلەمان ڕێکەخرێ و پەرلەمان ئەبێ قانونێ دەربکە بۆ ڕێخستنی خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکی کۆمار. ڕێک پەرلەمان ئەم کاری کردووە لە ساڵی 2012 قانونی ئەحکامەکانی خۆ هەڵبژاردننی بۆ سەرۆک کۆمار دەرکردووە. بەس قانونەکە کەم و کورتیشی تایە. کەم و کورتیەکە ئەوەیە کە تەنها ئەڵێ مەرجی بڕوانامە و مەرجی تەمەن و مەرجی شارەزایی و پاچی و ئەزمون. بەڵام لە زۆر وڵاتی دموکراتی دنیا مادەم سەرۆک کۆمار ڕاستە و خۆ بە دەنگدانی خەڵک هەڵ نابژێرێ، چەند مەرجیشاندا ناوە بۆی کاندیدی ڕاستەقینە، ڕکابەری ڕاستەقینە لە خەڵکێکی تر جا بکەینەوە و پرۆسەکە وەکو پرۆسەیەشی ڕێزلێگیراوی جددی دیموکراسی بهێڵینەوە. ئەوش چییە؟ دوو مەرجە. بۆ نمونە ئەڵێ ئیمزای پشگیری دە ئەندام پەرلەمان بێنە. ئەگەر تۆ دە ئەندام پەرلەمان پشگیری و نەکاکەواتە هەر چانسن نییە، بۆت نییە ببی بە کاندید. بێگومان ئەو کاتە هەموو کەسێک ناتوانێت بڕوا خۆی تۆمار بکە، چکە ئێستا لەو هەشتاویە کەسە ڕەنگە 50 کەسیان نتوان دەنگێکیش بێنن. خاڵی دووەم داوای پارەیەکرد لە یەکەن بۆ نموناڵێ بڕی 30 میلیۆن دیناری عێراقی کە 20,000 دۆلاری ئەمریکی بکە. ئەگەر دەرچویت پارەکەت بۆ ژەڕینەوە، ئەگەر دەرنەچویت پارەکە بێ بەهی دەوڵەت. ئەم دوو فلتەرە ئەبێ بەهۆی ئەوەی کەوا هەموو کەسێک نەڕوا خۆی تۆمار بکە، بەڵکو ئەو کەسانە ئەڕۆن خۆیان تۆمارەکەن کە چانسیشی سەرەتاییان هەبێ یا با بڵێن ڕکابەرێک بن. جاو چانسە لە 120 50 80. بەڵام لەبەرەوەی لە قانونەکەی عێراقا ئەم مەرجانە نییە، مەرجەکانی زۆر سادەن، بۆیە ئەبینین کە بە لێشاو خەڵک خۆی نووسیوە. و بە باوەڕی من پەرلەمانی عێراق لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە دڵنیاییەوە ئەم قانونی خۆپاڵاوتنە هەموارەکە و سەرۆک کۆماری داهاتوو ڕەنگ بە یەکەمین ئیشی ئەوە بێ کە ئەو قانونە هەموار بکە. هەموارکردنەکە بۆ ئاراسەیە بێ کە باسم کرد بۆ ئەوەی کە ڕکابەری ڕاستەقینە لە ڕکابەریشی کە جیا بکەینەوە کە تەنها بۆ ناوهێنان خۆ دەرکەوتن ناوی تۆمار کرد بێ. بکگەورە و مەرجی کە باسی کرد بۆ نمونە ژمارەی دە ئەندامی پەرلەمان پشگیری بکەن. ینی ئێمە دەبینین بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراقیش هەندێک لەوانی کە بوون بە سەرۆکوەزیران ینی بۆ خۆیان دوو کورسیان هەبوو یان هەندێکیان کورسیان نەبوو بوون بە سەرۆکوەزیرانی عێراقیش. پێدوانی ئەمە ینی نەریتێکە تەنها پڕاوپڕ بە عێراق دووراوە ناببوورە. سەرۆشی وەزیران جیاوازە. بۆچی؟ سەرۆک وەزیران هەموو کەسێ بۆی نێخۆی هەڵببژێرێ، دەرگای خۆپاڵاوتن ناکەنەوە. گەورەترین کوتلەی پەرلەمانی خۆیان ئەنووسن و ئەوانی یەک ناو پێشکەشەکەن. بەڵام بۆ پۆستی سەرۆک کۆمار ئێستا دەرگا کراوەتەوە تەمەنە 40 ساڵ بێ، بڕوانامەی زانکۆتە بێ، لە عێراق لە دایک بوو بێتی، یاسای ڕشیشەشکردنی بەعز نەوگرێتەوە و باش بیت یەکسەر ڕێ خۆت دەنووسیت و ئەبی بەکاندید. یعنی مەرجەکانی زۆر سادە و ئاسانن، بەڵام شتیوانیە بۆ سەرۆک وەزیران بڕێ خۆ بنووسی. وەگەر ئەوە هەبووە ئێستا 2000 کەس خۆی ئەنووسی، بەڵکو بەپێی دەستور گەورەترین کوتلەی پەرلەمانی شێ ئەوان یەک ناو پێشکەشەکەن و
سەرۆکی کۆمار ئەو ناوەڕا ئەسپێرێ لە ماوەی 30 ڕۆژە پێکی بێنێ بۆی حاڵەتەکە بۆ سەرۆکی کۆمار جیاوازە دووپات یەکەمەوە ئەمە هەڵەیەکە کە پەیوەندی هەیە بە قانونی خۆپاڵاوتنی سەرۆک کۆمارەوە هەیە کە لە پەرلەمانی عێراق دەرچووە ئەو قانونە پێویستی بە هەموارکردنە ئەگەرنا ئێستا هەشتایە ڕەنگە خولێکی تر چکە هەموو خولێک کاندیدەکان خوان زیاکەن ئەمە ڕێگرتن نییە لە دیموکراسیت نه ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە کاندیدی ڕاستەقینە لە کاندیدێکی تر جیا بکەینەوە کە ڕەنگە ئەڵێ بۆ نمونە من زۆر کەسم بیسواڵێ جاچم ناوی خۆمە نووسم ینی ئێمە ئەم پرۆسەیە پۆستی سەرۆشی کۆماری وڵات پۆستێکی دەستوری نیشتیمانی باڵایەک ڕەمزی هەموو خاک و وڵات و نیشتیمانەکەی ئەمە بۆ ئەوەی دەرفەتنەین بە خەڵک بۆیە ئەڵێن تۆ ئەگەر بتێبی بە سەرۆک کۆمار ئەگەر توانای 15 ملیۆن دینارە نەبێت کەواتە 15 ملیۆن دلار دینارەکەشەکە دەرچوی ئەدەنەوە بەڵام ئەگەر هیچ پارێک لێ نەسەرن داوا هیچ پشگیریەکی دوو پەرلەمانتاریشی لێ نەکەن کەواتە ئەو کاتە هیچ ڕێکارێکی نییە ینی هیچ بڕەپارێکی ژوەر ناگیرێت پێم وابێ نازام 200 دیناری ئەوە کەمە بەڵام من باسی بڕەپارەیەکەم کە بە کورتیەکەی بۆی قسەکانمان لەم بڕگەیە کورت بکەینەوە ئەبێ چەند مەرجێک هەبێ دارایی یاسایی کە ڕکابەری ڕاستەقینە لەوە جیا بکاتەوە کە تەنها وەکو بابەتێک دێت چکە بۆی پرۆسەکە بە ڕێزلی ژیراوی بهێڵینەوە ئەو پرسیاری تۆ کردە پرسیاری هەموو خەڵکە و پرسیاری کاندیدەکانیشە کە ئەم شتە دیاردەیەکە بۆ بەجێی سەرنجی هەموو خەڵکی عێراق و خەڵکی کوردستان بە تایبەتی کە هەر کەسێک هاتووە و ناوی خۆی تۆمار کردووە لەبەر ئەو هۆکارەیە کە باسم کرد ئەو هۆکارە هەبێ نا بڵێ دوو ئەندام پەرلەمان پشگیری بکە ڕەنگە دە کەست دەست نەکەوێ کە ببن بە ڕکابەر ڕێزیی بێپانم بۆ هەموو بەڕێزانە هەیە خۆیان کاندید کرد و ڕەنگە 50 کەسیشان سەیری ناوەکانیان بکە هەیانە فەرمانی گرتنی هەیە هەر لە ڕۆژانی داهاتووە پەرلەمانی عێراق خۆی دووریان نەخاتەوە هانە کێشەی تریانەیە بەڵام وەکو باسم کرد ئەبێ قانونەکە ئەو شتە چارەسەر بکە هەرەوە نەبێ بڕۆیت و لە لای لیژنەیەک سیڤە پێشکەش بکەیت و داوای پێشکەش بکەیت و بڵێن فەرموو تۆ کاندیدی ئەبێ ئەمە بە قانون ڕێک بخرێتەوە زۆر باشە بەر لەوەی باز لە دەسەڵاتەکانی بکەین ڕێکارەکانی دوای تەقدیمی CV چییە؟ ئەم ناوە دەچێت ئەچێ بۆ سێ شوێن یەکەم مەڕوا بۆ دەستەی لێپرسینەوە دادپەروەری کە بزانن ئەم کەسە یاسای ڕێشە شێشکردنی باسی گرێتەوە باسی بووە بێگومان هەموو ئەوانی کە ئەندامی حزبی بەعز بوون نانگرێتەوە لە قانونەکە ئەوەی کە پلەیەکی بەرزیان لە ڕیزەکانی حزبی بەعسا هەیە و ئەوان داتابیسیشان هەیە بنکەیەکی زانیاری ئەلکترۆنیان هەیە سیرەکەن ئەم ناوە ئەیگرێتەوە ئەمە یەک دوو ئەینێرن بۆ وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی زامن ئەم بڕوانامەیە ڕاستە یا ساختەیە و ئایا ئەم بڕوانامەیە لە چ زانکۆیەک دەرچۆ ئەو زانکۆیە لە عێراقدان پیانراوە یان نا جاریوایە تۆ لە زانکۆیەکی دەرەوە خوێنوتە ئەو زانکۆیە لە چوارچێوەی هەموارکردنی بڕوانامە تعدیلی شەهاداتی عێراقی دانی پیانەنراوە جاریوایە تۆ ڕەنگە شەهادەیەکی خوێندنی ئەلکترۆنی ئەوی پێڵەن دیستانس لێرنین خوێندن لە دوورەوە بە عەربی پێڵەن دیڕاسە من البعد ئەوە لە عێراقا باوەڕ پێکراو نییە لە هەنێ وڵات باوەڕ پێکراوە کەواتە ئەو ئەینێرن بۆ وەزارەتی خوێنی باڵا ئەینێرن بۆ وەزارەتی ناوخۆ بۆ تۆماری تاوانکاری بزانن تۆ فەرمانی دەستگیرکردنت هەیە چکە هەندێک لەو کەسانێک کە خۆیان کاندید کردووە فەرمانی دەستگیرکردنیان هەیە و هەیانە محکوم بۆ چەند ساڵ لە زیندان بۆ لەسەر تاوانی گەندەڵی تاوانی جۆرا و جۆر کە ئەمە پێچەوانەی مەرجەکانە و دوورە خرێنەوە دوای ئەوەی کە ئەمە تەواو نەزانیوەوە خۆی کاندید کردوەکە باسم کرد کێشەکە لە قانونەکەی هیچ مەرجێکی دانەناوە تەنها ئاڵێ شەهادەیەکە تەبێ دایک و باوکە عێراقی بێ و زۆر بە ئاسانی ئەڕۆی ئەم قانونە پێویستی بە ڕێخستنەوەیە لە دەستورا زۆر بە جوانی ڕوونی کردوێتەوە ئەڵێ قانونێک دەرەچێ بۆ ڕێخستنی خۆپاڵاوتن ڕێخستن یعنی چی ئەم بابەتانی من و تۆ باسیەکەین ئایا تەقدیمەکە بە سیستەمێکی ئۆنلاینی ئەلکترۆنی بێ تەقدیمەکە کۆمیتەیەکی پرۆفیشناڵ سەیری بکات ئێستا کە ئەمە تەواو بێت دیسان ناوە پەسەندکراوەکان ڕاگەێنن ئەم پرۆسەیە سێ چوار ڕۆژیەوێ دوای ئەوەی ناوەکانیش ڕاگەێنن دوو ڕۆژمان هەیە ئەگەر کەسێک ناوەکەی دوور خرایەوە بە ناڕەوە بڕوان لە دادگای فدراڵی تانە بکا بڵێ من مەرجەکانم تایە ئێوە بە ناڕەوا دوورتان خسوومەتەوە دوای ئەوەی کە ئەوە تەواو بوو ئیتر ناوە پەسەندکراوە کۆتاییەکان وەک ڕکابەر وەکو پاڵێوراوی پۆسی سەرۆکی کۆماری عێراق پەسەند ئەکرێن و چاوەڕێ ئەکرێ دانیشتن ڕێ بخرێ دواوادە بە پێی خشتەی دەستوری 28/2 ماوەسی ڕۆژەکە تەواوە بێ ئەبێ پێش 28/2 دانیشتنی دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار ئەنجام بدرێت 28/2 یا 28/1 28/1 ببوورە 28 ئەم مانگە
بەڵێ ینی زۆری نەماوە بەڵێ و ئەوانانەوێ پێشوادەکەش بیکەن لەبەرەوەی بۆ بابەتی سەرک وەزیرانی شتێ یانی ئەمەم ڕێکارانی باسەکە هەفتەیەکی پێچێ لە دوای تر ئەنجومەنی نوێنەران وادەیەک دیارەکە بەڵام نابێت لە 28 یەک تێپەڕێ پێش 28 یەک ئەبێ ڕۆژێک دیاری بکرێ بۆ هەڵبژارنی سەرۆکی کۆمار خاڵێکی تر بەپێی بڕیاری دادگای فدراڵی بۆ دانیشتنی سەرۆکی کۆمار بۆی دانیشتنەکە یاسایی بێەوەی بە عەرەبیڵێن نیسابی قانونی هەبێ ئەبێت دوو لەسەر سێی هەموو ئەندامان ئامادە بن 329 ئەندام پەرلەمانمان هەیە ئەبێ 193 ئەندام پەرلەمان لە ژوورەوە بن ئەژینە دانیشتنەکە دروست نابێ و یاسایی نابێ. باشە یاسا هەڵبژارنەکەشی جیاوازە لەوەی کە بۆ بێ سەرۆکی کۆمار ئەبێ بە دوو لەسەر سێی دەنجی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەربچێت لە خولی یەکەم ئەگەر هیچ کاندیدێک دوو لەسەر سێی دەنگەکانی نێنە لە ناو کاندیدەکانە دوان لەو کاندیدانی کە زۆترین دەنجیان ماوەتەوە ئاهەنگوازینەوە بۆ خولی دەنگانی دووەم لە خولی دەنگدانی دووەم جوێی پێناین چێ زۆترین دەنجی هێنا ئەبێ بە سەرۆکۆماری عێراق ینی بە دڵنیاییەوە قورسە بێ لە خولی یەکەمە دوو لەسەر سێ ئەڕۆن بۆ خولی دووەم بەڵام گواستنەوە بۆ خولی دووەم هەموو جارێک شتێکی تایە باش بۆ ئەو پرسیارە بکەن بۆ نمونە کاندیدی ئەلیف 5 دەنگێنێ بۆ خولی دووەم ناپەڕێتەوە لە خولی یەکەما کۆتایی پێ بەڵام پێش دەنگەکەی ماوە دەنگدەرەکانی لە ناو پەرلەمانان ئەم دەنگدەرانە لە خولی دووەما لە نێوان دوو ڕکابەرەکە دەنگێن بچێ بۆ نمونە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەڵێ نەمە بەربژێرمانێ بە بەربژێرەکە لە قۆناغی یەکەم تەواوە بێ ئەتوان قۆناغی یەکەم دەنگی پێبن بەڵام خۆ ئەندام پەرلەمانەکان بۆ قۆناغی دووەمی شەرماونەتەوە یعنی ئەوش بەڕێی من ئەوە کە چۆن لە هەڵبژاردناڵێ دەنگی خۆڵەمێشی ئەو جۆرە دەنگانە کاریگەری ئەبێ چونکە نزیکەی بیسی دەنگێک بۆ جۆرە ئەمێننەوە کە دەنگێن بە تاکە کەس دەنگێن بە فلان کاندید بەڵام کاندیدەکان ناپەڕنەوە بۆ خۆناغی دووەم کە ناپەڕنەوە بۆ خۆناغی دووەم لە خۆناغی دووەمە ئەوان سەرپشک و ئازاد و سربەستە بن لە نێوان ئەو دوو ڕکابەرەی کە ماوەتەوە دەنگ بەشێدەن. زۆر باشە کەواتە پرۆسەکە ئاسانترە وەک لەوەی کە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران کێشەیەکی دەسووری هەیە لە دەسوورە ئەڵێ ئەبێ جێگرەکانی سەرۆک بە 50 زائیدەنی یەک دەربچن ئەگەر 50 زائیدەنی یەک نەبن ئەبێ هەر خولەکان دووبارە بکەیتەوە دووبارەی بکەیتەوە هەتا 50 زائیدەنی یەک دروستە بێ لە دەسوورە ئەوە هاتووە بێگومان لە دەسووری عێراقا کۆمەڵی کێشەی هاڵەی هوەری دروست بووە کە لە جێبەجێکردن و پیادەکردنا دەرکەوتویشیشان ئەو بابەت هەیە یەکێکیتر لە بابەتەکان ئەوەیە کە بۆ 100,000 کەس نوێنەرێک ئێستا کە ئەنجامی ئاماری سەرژمێری دانیشتوان پەسەند کراوە لە هەڵبژاردننی داهاتوو ژماری پەرلەمانی عێراق بێ بە 470 کەس یان ئەگەر دەستور هەموار نەکرێ ڕەنگە 20 ساڵێکە ژماری پەرلەمانی عێراق بێ بە 600 ئەندام چکە هەموو 4 ساڵ جارێک ژمارەکە زیاکە چەند کێشەیەکمان لەو جۆرە لە ناو دەستورە هەیە بۆ سەرۆکی کۆمارنا ئەو کێشەیەمان وەکو پرۆسەی دەنگدان ئەو کێشەیەمان نیە بەڵام قانونی هەڵبژاردننی سەرۆکۆمار پێویستی بە چاکردنە بابێنە سەرباسی دەسەڵاتەکانی سەرۆکۆمار بەڵێ دەسەڵاتەکانی چین تەشریفاتین یان بەفعلی دەسەڵاتی زۆری هەیە ئەوە هەڵەیەکی باوی میدیایی و سیاسیە هەندێک بەڕێزێکن ئەڵێن پۆستی سەرۆکی کۆمار تەشریفاتیە من بە شێوەیەکی هەوڵێیان پیشەی و زانستی لەسەر ئەم مەسەلەیە قسە بکەم یەکەم سیستەمی دەستوری عێراق سیستەمێکی پارلەمانی فیدراڵی لا مرکزیە ئەمە لە دەستورا پێناسەکراوە کە جۆری ڕژێمی سیاسی عێراق چییە دوو عێراق جاران سیستەمێکی سەرۆکایەتی ڕەهابۆ بە پێی دەستوری موقەتی ڕژێمی سەدام حوسێنی لە ناوچوو ئێستا سیستەمی عێراق سیستەمێکی پەرلەمانی ڕەها نییە ئەوی بە عەرەبی پێڵێن نظام پەرلەمانی مطلق لە سیستەمی پەرلەمانی ڕەهایە سەرۆکی وڵاتەکە ناوی سەرۆکۆمار بێ ناوی پاشا بێ ناوی ڕاوێژکار بێ ناوی جۆرە و جۆر هەیە ئیمپراتۆر بێت دەسەڵاتی هیچی نییە تەنها وتاردان و خوێندنەوە لە سیستەمی پەرلەمانی عێراقا سیستەمێکی پەرلەمانی تەواو نییە بۆیە دەسەڵاتەکانیان لە نێوان سەرۆکی کۆمار و ئەنجومەنی وەزیرانە دابش کردووە کێتە سەر ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی جێبەجێکردن لە دەسوورا مادەیەکی تایە ئەڵێ چی؟ ئەڵێ دەسەڵاتی جێبەجێکردنی فیدراڵی بە عەرەبی سوڵتەی
تەنفیزی ئیتیحادی پێک دێت لە چی؟ سەرۆکی کۆمار یعنی شخصی سەرۆک کۆمار خۆی نەک سەرۆکایەتی کۆمار کەوتە سەرۆکایەتی کۆمار سەرۆک و نائیبەکانە کەوتە سەرۆک کۆمار زاتی سەرۆک کۆمار شخصی سەرۆک کۆمار لەگەڵ چێ؟ ئەنجومەنی وەزیران یعنی چی؟ سەرۆک وەزیرانی تیانە ئەنجومەنی وەزیران هەموو ئەندامەکانە گرێتەوە بەیەکەوە ئەم قسەیە معنای چییە؟ مانای وایە شخصی ڕێی جمهور مقابلی هەموو ئەنجومەنی وەزیرانە هەردووشیان پێکەوە پیان ئەڵێن دوانەیی دەسەڵاتی جێبەجێکردن لە سیستەمی پەرلەمانیە سەرۆکی کۆمار یا پاشای وڵات بەشێک نییە لە دەسەڵاتی جێبەجێکردن لە دەستوری عێراقا یەکەم جار سەرۆک کۆمارە ئەنج ئەنجومەنی وەزیران دوو لە دەسەڵاتی سیستەمی پەرلەمانیە سەرۆک کۆمار دەسەڵاتی نییە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاندی دەڕابسپێرە بەپێی دەستور سەرۆک کۆمار ڕایەسپێرێ سێ سەرۆکی کۆمار دەسەڵاتی هەیە داوای لێسەنەوەی متمانە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لەبەر هۆیەگە بێ هۆیەکە بنووسێ بڵێ ئەم کێشەی هەیە ئەم هەڵەیەی کردووە ئەم پێشەلکاری دەسور و قانونەی کردووە و بەپێی دەسور پەرلەمانی عێراق ناچارن پابندن ئەبێ کۆ ببنەوە داواکەی سەرۆک کۆمار بخەنە دەنگان کە ئایا سەرۆک وەزیران لابەرن یان نا بڕیارەکە بۆ پەرلەمانە بەس ئەبێت دەنگانی بۆ بکرێ لە دەنگانەکە یا ئەڵێن داواکاریەکەی سەرۆک کۆمارمان قبول کرد و سەرۆک وەزیرانمان لابرد و متمانەمان لێسەنەوە یا بە پێچەوانەوە ئەڵێن داواکاریەکەیمان قبول نەکە بەڵام ئەمە قومبلەیەکە بێ لە ناو پەرلەمانە پشتگوێ خستنی نییە بێردانیش بەپێی دەسوورە بەبی خەنە دەنگانەوە یعنی ئەمە دەسەڵاتیشی گرنگی گەورەیە لە سیستەمی پەرلەمانیا سەرۆکی کۆمار بووی نییە ئەو داوای بکە سێ هیچ کەسێ لە عێراقا ئەعدام ناکرێت تا سەرۆک کۆمار ئیمزای نەکە بە سیستەمی پەرلەمانیا سەرۆک وەزیران ئیمزایەکە سەرۆکی کۆمار نایکە هیچ کەسێک لێبوردنی تایبەت عافوی بۆ دەرناچێت ئیلا سەرۆک کۆمار خۆی نەبێ سەرۆک وەزیران ناتوانێت خەڵک لە زیندان بێنێتە دەرەوە سەرۆکی کۆمار دەتوانێت لە پەتی ئیعدامیش بتێنێتە دەرەوە سەرۆکی کۆمار مەرسوم دەرەکا بۆ چێ سەرۆک و ئەندامانی دادگای فیدراڵی سەرۆکی داواکاری گشتی ئیشرافی قەزایی زۆربەی زۆری پۆستە باڵاکان کە بۆی هەیە دەری بکە بۆی هەیە پۆستەکەشی بچێشێتەوە دەری هەمکە و ڕووشی یاوە نمونە بۆێنمەوە ئێمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا کراوە هەڵبژاردنە و ئەنجومەنی پارێزگا بە هەڵبژاردن یەکێک لە ئەندامەکانەکەن بە محافزەکەن بە پارێزگار هەڵبژاردنە بەڵام مەرسومی سەرۆک کۆماری پێویستە نامەوێت ناوبێنم هەبووە ئەنجومەنی پارێزگا بە زۆرینەی دەنگکاندی دیان کردو ببێ بە پارێزگار سەرۆکی کۆمار مەرسومی بۆ دەرنەکردو و لایان بردووە یعنی دانانی محافظ دانانی پارێزگارەکان لە عێراقا دەسەڵاتی سەرۆک کۆمارە ئەتوانێت بەهۆیەکی یاسایی مەرسومەکەی بۆ دەرنەکە و لای بەرێ ئەمە دەسەڵاتیشی جێبەجێکردنی بەهێزە دەسەڵاتیشی تر هیچ کەسێک ناتوانێت بێ لە عێراق بێ بە نوێنەری دیبلۆماسی سەفیر یا قۆنسوڵ هیچ وڵاتێکی دنیا هەتا سەرۆک کۆمار وەرەقی ئەتیمادەکەی لێوەرنەگرێ هیچ کەسێکیش لە عێراق ناڕوە عێراقی ببێ بە سەفیر نوێنەری عێراق لە وڵاتیشی تر هەتا سەرۆک کۆمار کاغەزەکەی بۆ نەنووسێ ئەمە معنای چییە؟ بە تۆ زێڕوونیکینەوە نمونەیەنمەوە سەرۆک کۆمار ئەتوانێ کاغەزی باڵوێزخانەی ئەلیف بڵێت تۆ وڵاتەکەت هێرشی کردوتە سەر وڵاتەکەم لە ماوەی 24 کاتژمێرە عێراق ژێرباڵە ڕازی نیم سەفیری فلان دەوڵەتی گەورە لە عێراق بەم ناوە ڕازی نیم بیکەن بە ناوێکی تر ئەزمەیەشی دیبلۆماسی گەورە دروستە بێ دەسەڵاتێکی فعلی جێبەجێکاری ڕاستەقینەیە جەم باسی ئەوە ناکەم ئەمە پیادە نەکراوە لەبەر هەلومەرجی تەوافقی هەندێکیان کە باسی دەکەی بەڕاستی ئەنی بەڵێ لەبەر ڕەنگە بە نسبەت عێراقیەکانەوە تازە بێت چونکە ڕەنگەندێکیان پیادە نەکرابێت من ئەمانەی ئێڵەم هەرەمووی لە ناو دەسوورا مادە بە مادە هەیە ئەوە نییە بڵێ ئەمە قسەی من بێت یا ئیجتیهاد بێت هەمووی لە دەسوورا هەیە شتێکی تر کە هەمووی دەسەڵاتی گرنگن و دەسەڵاتی فعلین معاهدا دەبێت سەرۆک کۆماری ئیمزای بکە خاڵێکی تر کە لە هەر هەمووی مهمترە ئەڵێ سەرۆک کۆمار شەو نخۆنی ئەکا بۆ جێبەجێکردن و پارێزگاری دەسووری یعنی بۆ بە قەڵغانی دەسووری بۆ بە حامی دەسووری ئەم قسەیە زۆر فراوانە یعنی چی؟ یعنی سەرۆک کۆمار هەر شتێکی بینی پێشێلی دەستور بوو ئەتوانێت بە مەرسومێکی کۆماری هەڵیوەشێنێتەوە سەیرەکە وەزیرێک پێشێلکاری کردو ئەتوانێت بە مەرسومێکی کۆماری سەیرەکە ئەندامانی دادگای فیدراڵی پابەندی دەستور نین ئەڵێ مەرسومی ئەندامانی دادگای فیدراڵیم شەشایەوە
ئەگەر دەسەڵاتە دەستوریەکە وەکو خۆی پیادە بکاتە دەسەڵاتەکانی زۆر فراوانن ئەم قسانەی ئێمە بۆ یەک دێڕە کاتی خۆی کلیژنەی نووسینەوەی دەستوری نووسراوە بە پێچەوانی ئەو ڕێی کە پێی وایە نوێنەرەکانی کورد لە بەغاوریانە بوون نوێنەرەکانی کورد ئەو کاتە کە خوافی کات جەنابی سەرۆک مام جەلال لەوێ بووە جەنابی کاک مەسعود بەرزانی لەوێ بووە هاوکارەکانی کە لەگەڵ یا بوون جەنابی سەرۆک دکتۆر فواد مەحسووم لەوێ بووە کاکنەوشیروان یادی بەخێر بێ لەوێ بووە خەڵکی زۆر شارەزا و کە هەم لە سیاسەت هەم لە دەوڵەتداری شارەزا بوون کورد زۆر بەباشی لە ناو دەستوری عێراقا پارێزگاری سیستەمی فدرالی کردووە بۆیە دەسەڵاتی باشیان بۆ سەرۆک کۆمەرداناوە دووبارەیەکەمەوە ئەم دەسەڵاتانە هاوتای دەسەڵاتی سەرۆشی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران نییە ئەنجومەنی وەزیران لە بەرەوەی وەزارەتەکان و دەستەکانی لەبەردەستایە دەسەڵاتی ڕاستەقینەی فراوانی حەقیقی جێبەجێکردنە بەڵام ئەمە یەکسان نییە بەوەی بڵین وڵا سەرۆشی کۆمار هیچی بۆ نەماوەتەوە نا بەشێکی باشیش لە دەسەڵاتی جێبەجێکردن خراوەتە ژێردەستی سەرۆکایەتی کۆمار بەڵگەم چییە؟ هەوڵیان ناوە ئەو دەسەڵاتە جێبەجێکردانی کە ڕەهەندی دەسووریان هەیە داویانە بە سەرۆکی کۆمار تێبینی بکە ئەڵەی دامەزرانی سەفیر دەرکردنی سەفیر دامەزرانی محافظ دامەزرانی ڕئیسی محکەمە ئەمانە پێگەی دەستوری و دیبلۆماسی گەورن شتی سیاسی گەورن ئەمان داوە بە سەرۆشی کۆمار بەڵام بۆ نمونە بڕیاری جێبەجێکردنی پرۆژە و دابینکردنی دارایی ئەمە کاروباری وەزارەتەکانە و لە دەسەڵاتی جێبەجێکردنە سەرۆکی کۆمار لە سیستەمی عێراقا دەسەڵاتیشی تەشریفاتی نییە بەڵگەشم بۆ ئەو قسەیە جگە لەوەی جەنابی مام جەلال خۆی سەرکردەیەکی مێژووی کاریزمایی بەهێز بوو پێگەکەی گەورە بوو ئێمە پێویستیمان بەوەیە کە یەکەم ئەو بەڕێزەی کە ئەبێ بە سەرۆک کۆمار جگە لە ذاتی خۆی خەڵکی کوردستان پشتیوانی بن چکەگەر خەڵکی کوردستان و حیزبەکان پشتیوانی نەبن کارەکەی قورسە بێ ئەو کەسە کە بەهێزە بێت پێویستەکە سیاسەتیشی هاوسەنگ پێڕۆکە سیاسەتیشی نیشتمانی پێڕۆکە بچاوێکی یەکسان بە مەسافەیەک لەگەڵ هەموو لایەک بێ بە کورتیەکەی پۆستی سەرۆژی کۆمار لە دەستوری عێراقا پۆستێکی دەستوری نیشتیمانی گرنگە ئەمەش نەک لەبەرەوەی کە ئەم پۆستە ئێستا بەڕێزێک سەرۆک کۆمارەیە دەڕۆژی تر بەڕێزیشی ترەیە ئەم بەڕێزە ئەمە باسی هەڵسەنگاندنیشی بابەتی زانستی ئەەکەین پۆستی سەرۆک کۆمار تەشریفاتی نییە ئەوە هەڵەیەکی میدیاییە کە ئەکرێ و ئەوە هەڵەیەکی سیاسیە کە ئەکرێ پۆستێکی گرنگی ڕاستەقینەیە بۆ کورد گرنگیەکەی چیە؟ بۆ کورد گرنگیەکەی ئەوەیە کە ئێمە هاوسەنجی بپارێزین لە عێراق ئێمە لە پەرلەمان کەمینەین بە ئەو کەمینەی هەمانە ناتوانین ئەو قانونانی کە لە پەرلەمان دەرەچێت دڵخوازی ئێمە بێ توانین لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمارە ئەو هاوسەنجیە بۆ مافەکانی گەلی کوردستان بپارێزین چۆن ئەتوانێ ئەمە بکە نمونەوە بۆێنمەوە دادگای فدرالی بڕیار لە دژێرێمی کوردستان دەرەکە سەرۆکی کۆمار ئەتوانێت بە مەرسومی کۆماری داوای ڕاگررتنی دادگای فدرالی بکە بڵێ من حامی دەسوورم ئەم بڕیارەتان دژی دەسوورە ئەتوانێت داوای دروستکردنی داوای شتیشکیشی کە لە دەسەڵاتەکانی کە باسم نەکە ئەتوانێت داوای کۆبوونەوەی لە ناکاو بکە لە پەرلەمان و پەرلەمان مەجبورە کۆ بێتەوە بە پێی دەستور ئەڵێ بۆ معاشی کوردستانیات ئەمەوێ ڕۆژی ئەوەنگە کۆ ببنەوە جا ڕەنگە بڕیارەکان باش نەبێ بەس هەر کۆبوونەوەکە لۆبیکردنە فشارە یعنی لە کاتێکا پەرلەمان بە ئاسانی کۆ نابێتەوە بەڵام دەسەڵاتی دەسووری سەرۆک کۆمار پەرلەمان ناچارەکە لە ڕووی دەسووریەوە بێ کۆ ببنەوە ئیجباریە ئەمە دەستورە قانونیش نییە لە دەستورە هاتووە یعنی ئەگەر ئێمە هەموو گەلی کوردستان یەکگرتوو بین و پشتیوانی سەرۆک کۆمارێکی بێ نیشتیمانی دڵخوازی هەموو لایە بکەین و پشتیوانی سەرۆک کۆماری وڵاتەکەمان بکەین نا پۆستی سەرۆکی کۆمار پۆستێکی گرنگە باشە کاگەورێ ئەشێ شتێکی وا ڕووبات لە ئێستادا ینی بۆ نمونە کەسێک دڵخوازی هەموو خەڵک بێ زۆر جارێ ما دەڵێن یەک ڕیزی و یەک دەنگی و ئەم یەک دەنگی و یەک ڕیزیە دروست دەبێ خۆی بێگومان ئەمە بابەتێکات لەبەرەوەی سیستەمێکی پارلەمانی عێراق بۆ شتێکی ئاساییە کە تێکەڵاوی بەرژەوەندی حزبی ببێ چکە پەرلەمانیانی حزبایەتی دیارە لە عێراقا ئەو عورفە چەسپا کەیتە سەرۆک کۆمار هەتایە بۆ کورد بێ هەتا ئەم سیستەمە بمێنێ چکە هەندێک لە برایان لە کاتی کەمپینی هەڵبژاردنا لۆبیانەکەی ئەو ئەمجارە ئەو پۆستە لە پێکاتی کوردی وەرەگرینەوە ئەوە پۆستی سەرۆکی پەرلەمان درا بە برایانی سونەکەواتە پۆستی سەرۆک کۆمار ئەمجارە وەکو ئەڵێ دوا بزمار لەو تابوتە درا کە عورفەکەی بە تەواوەتی چەسپان کە پۆستی سەرۆک کۆمار مافی گەلی کوردستانە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم
هەر بە عورفیش لە کوردستانە پۆستی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بە پێی بەرکەوتنی هەڵبژاردن بربرایانی پارتی دیموکراتی کوردستان کەوتووە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشکی خۆی ئەزانێ بە ئیستحقاقی هەڵبژاردننی خۆی ئەزانێ کە پۆستی سەرۆکی کۆماری عێراقی بەرکەوێ واتە بابەتەکە پەیوەندی بە ئیستحقاقاتی حزبی و کێبڕکەی دموکراسیەوە هەیە. هەندێک دەڵێن پۆستە بۆ کووردە بەڵام نەبراوە بە باڵای یەکێتیدا تایبەت جملە هەندێک لە کاندیدەکانیش دەبێوا دەڵێن بێگومانەمەوەکو پێم وتی پەیوەندی بە گفتوگۆی سیاسیەوە هەیە یەکێتی نیشتیمانی بە ئیستحقاقی خۆی ئەزانێ لایانی تر بۆ چوونیشان هەیە خەڵکی تریش بۆ چوونی تری هەیە کە با بەیەگرتووی هەموو کورد لەسەر کاندیدی ڕێبکەوێ بێگومان هەموو ئەگەرەکان هەیە وام ئەگەرانە لە ڕۆژانی داهاتووە وەڵامەدرێتەوە بەڵام ئەوەی ئێستا کەمن و تۆ قسە ئەکەین و بیسومانە یەکێتی نیشتیمانی کاندیدی پێشکەش کردووە جەنابی سەرۆک کۆماری ئێستا کاندیدا و یەکێتی نیشتیمانی پۆستەکە بە حەقی خۆی ئەزانێ ئەبێ چاوەڕێ بیم زامی ڕووداوەکان ئەڕوا بەرەوچوو پێ دوایە کاندیدی سەر بە خۆ بتوانێ پۆستەکە وەربگرێ پێم وابێت لە عێراقا هەموو ئەگەرێکراوەیە بەڵام بە ئەگەرێکی ئاسانی نازانم بە ئەگەرێکی قورسی ئەزانم باشە پێ دوایەکێتی پارتی لەسەر من ڕێک دەکەون هەندێکە وڵەیە دەڵێن ینی جۆرێک لە با بڵێنها گفتوگۆ هەیە بۆی کە ڕێکەون لەسەر پۆستەکە ئەوەی لە 4 ساڵی ڕابردووە بینیمان ئەمجارە دووبارە نەبێتەوە منی وادارم یەکێتی و پارتی و هەموو لایەنەکانێکە لەسەر مەسلەی سەرۆکایەتی کۆمار ڕێبکەون کۆدەنجێشی نیشتیمانی دروست ببێ ئەم پۆستە بێ بە خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان نەک ئەم پۆستە بێتە هۆی ئەوەی تر ماڵی کوردی بکا بە دوولەتەوە وەکو باسیشم کرد ئەو بە ڕێزەی کە ئەبێ بە سەرۆک کۆمار کاتێک کە یەکێتی و پارتی و زۆرینەی خەڵکی کوردستان پشتیوانیەکەن ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لە بەرژەوەندی یەکێتیە لە بەرژەوەندی پارتیە لە بەرژەوەندی میلەتی کوردیشە بەڵام وەکو باسم کرد ئێستاکە شتەکان بەرەودۆخی کێبڕکێکردنە ڕوا ئەبێ چاوەڕێی ئەم هەفتەیە بینکەوەکوواڵێ ئەم هەفتەیە ڕۆژەکانی ڕۆژی زێڕینن بۆ چارەنووسی پۆسی سەرۆکی کۆماری عێراق. باشە کاگەورە سەرۆکوەزیران شیعەکان دەستنیشانی دەکەن و ئەوان یەک لای دەکەنەوە خۆیان کاندیدێک هەڵدەبژێرن بەڵام هەندێک مەرج هەبوو بۆم پۆستە بۆ نمونە ینی لە بینی خۆیانە مەرجەکان نەک مەرجی قانونی بێ لە نێوان خۆیاندا داوای ویان دەکرێت و کەسا بێ کوتلەی پەرلەمانی نەبێ حزب دروست نەکە حزب دروست نەکە دەوڵەت بێ شارەزایی دەوڵەتداری هەبێ بە کورتیەکەی هاوەکو دەڵێ کەسێکیانێ پەڕووباڵی بکەن اینجا بیکەن بە سەرۆکوەزیران ئایا بۆ عێراق سەرۆکوەزیرانێکی وای دەوێ لەبەرەوەی شیعەکان کەسێکی وا دابنێن لەبەرەوەی سیستەمەکە پەرلەمانیە زۆرینی پەرلەمانی چارەنووسی سەرۆکوەزیران داهانێ و لەبەرەوەی دادگای فیدراڵیش وا تەفسیری کردووە کە خۆی لە ئەسڵا لە دەستور ئەوەیە کام کوتلە لە پەرلەمان زۆرترین دەنگی هێنا ئەو سەرۆکوەزیران داهانێ بەڵام چون لە دادگای فیدراڵی تەفسیریشی تازان هێنا لە سەردەمی بەڕێز مالیکی کە نە ئاواهی نییە زۆرینە ئەوەیە کە لە ناو پەرلەمان کۆ ببنەوە لە بینی خۆیان هاوپەیمانێتیە بکەن شێ لە هاوپەیمانێتیەکە زۆرینە بوو ئەو ڕاستپێرن بە پێکهێنانی حکوومەت ئەمە مانای چییە؟ مانای وایە ڕاستە کەسێکە بێ بە سەرۆکوەزیران بەڵام زۆرینەی پەرلەمانی کە بە حکمی هۆکاری تایەفی لە برایانی شیعەیە هەر کەسێ سەرۆکوەزیران بێ زۆرینەی شیعی ڕقابەی ئەکا لەبەرەوە ناتوانێت لە چوارچێوە گشتیەکانی ئەوان دەربچێ من لە مەسەلای ڕایشی کەمێک جیاوازم هەیە پێم وایە برایانی شیعەمان لە هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمارمە باسی ئەم قۆناغە ناکەم لە زۆربەی قۆناغەکانە بیرکردنەوەیان لە ئێمە پێشکەوتوتر و کامڵترە مەبەستم لەو قسەیە چییە؟ ئەوان ئێستاکە لە ناو خۆیانە دەرگایان کردوێتەوە بۆ خۆپاڵاوتنی کەسەکانی خۆیان لە ماوەی ڕابردوو ئێستەنا چەندەها ناویان ڕیز کرد بوو و ئێستا چەند ناوێک ماوەتەوە کە هەندێک لەو ناوانە تەنانەت حیزبیشانیە گروپیشانیە هاتوون ئەڵێن ئەمە بۆ عێراق باشە بۆ شیعەی عێراقیش باشە و ئەمە ئەزمموی هەیە ئەیکەین یعنی گرەی پۆستەکانیان نەبەستۆتەوە بە گرێشی دەمانگیری حیزبایەتیەوە بە سویانەتەوە بەوەی چی لە بەرژەوەندی ئەوانە یعنی قەت تۆ بیسوتە بڵێن وڵا ئێمە بۆ پۆستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەشی هاوبەش لە یەکێتی و پارتی و هەموو حیزبەکان کۆبوونەتەوە ئەڵێن وڵا سەرۆکی زانکۆی سلێمانی یا سەرۆکی زانکۆی سۆران زۆر پیاوێکی زیرەک و لێوە شاوەیە با بیکەین بە سەرۆکی حکوومەتی هەرێم ئەوان ئەیکەن ئێمە نایکەین یا بۆ نمونە قەت بیسوتە ئێمە کۆمیتەیەکی حزبی مشتەرەک دروستکەین لە جەنابی کاک مەسعود و کاک بافڵ و مامۆستا سەلاحەدین بەهادین و عەلی باپیر و حیزبەکانی کوردستان بڵێن با ڕێبکەوین ئادەی کەسایەتیشی نیشتیمانی وڵا ئەوە
زۆر باشە بابیکەین بە سەرۆکی هەرێم ئێمە هێشتا کە ئەو قۆناغەمان تێنەپەڕانەوە ئەوان ئەو قۆناغیان تێپەڕانەوە گردی دیموکراسیترن لە ئێمەیان چییە؟ پەیوەندی هەیە بەوەی کە ئەوان ژیانی حیزبایەتی لە ئەوان جیاوازترە لە ژیانی حیزبایەتی ئێمە پەیوەندی هەیە بەوەی کە ئەوان برایانی عەرەب 20 دەوڵەتیانەیە 21 دەوڵەتیانەیە برایانی شیعە مەرجەعیەتی ڕەشیدیان هەیە لە نەجەفی پیرۆز ئێمە میلەتێکین کە ڕەنگە شتێک نەبێ کۆمام کاتەوە جگەل لە کوردبوون و بەداخەوە ڕەنگە لە ئێستاشا کوردبوونی یارمەتی ئەوەی نابێتین کۆ ببینەوە هەستی حیزبایەتیەکە بەسەرمانە زاڵ بووە بۆیە بە پەرتەوازەی ماونەتەوە بەڵام ئەوان سەماحەتی سەی سیستانی کۆیان نەکاتەوە مەرجەعی ڕەشید کۆیان نەکاتەوە ئەوەی برایانی عەرەبی سوننەیە بینیمان سەر ڕای کێبڕکەکان لەسەر مێزێک کۆبوونەوە بۆ کاندیدی سەرۆکی پەرلەمان بە پشتیوانی دەوڵەتانی عەرەبی کە پشت و پەنای برای نیشتیمانی ئەوانن برایانی شیعە دۆستی تریان هەیە ئێمە میلەتێکی هەر خۆمانین وەکو وتم یەک شت کۆمان نەکاتەوە ناوی کوردبوونە و ئەم کوردبوونە یارمەتی ناوین کە دیارە کوردبوون جێگەی شانازیە کە لە دەوری یەک کۆ ببینەوە بۆیە پەلکێش بووین بۆ دابشکاری حزبی و بێگومان هەر حزبە هەوڵایە بە پێی بەرژەوەندی حزبی خۆی ئامانجەکانی خۆی بەدەستبێنێ کاندیدی سونەکان چۆن نەبینی کاک هەیبەت حەلبوسی ڕاستی زووە بۆ تەقیمکردن بەڵام بێگومان هەموو چاوەکان لەسەر ئەوە بوو کە کەسی یەکەمی ریزی یەکەم لە سەرکردایەتی پەرلەمانە بێت کە بەڕێز حەلبوسی خۆی بێ یا بەڕێز موثەنا سامڕایی بێت چونکە پۆستی سەرۆکی پەرلەمان پۆستێکی گرنگە بە تایبەتی ئەو پۆستە جگەلەوەی سەرۆکی دەسەڵاتی یاسادانانە وەکو ڕێبەرایەتیەکی ڕەوتی پێکاتی سوننی عێراقیش دەرەکەوێت چاوەڕێک بزانین چۆنە بێ ینی ئێستا هێڵی دووەم سەرکردایەتی پەرلەمانەکە هێڵی یەکەم بە هۆکاری جۆرا و جۆر نەیتوانی ئەو چانسە وەرگێ هەندێک دەرکەوتنی هەبووە لەم دواییانەدا بەنی دەرکەوتنەکانی لە میدیای عێراقی سوۆشەل میدیای عێراقیە دەنگدانەوەی دروست کردووە دەڵێن هەر دانیشتەکانی ئوسلوبی پێشوازیەکانی بە شێوەیەکە حەلبوسی دەیەوێ وای پیشاندا کە هەر خۆی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانە وەکو باسم کرد ینی هێڵی یەکەم نەبوون بە سەرۆکی پەرلەمان هێڵی دووەم ئەو لە بابڵین لە هێڵی دووەمە لە تەنانەت پێی دەڵێن چۆ ڕیزی سەرەوە تۆ سەرۆکی پەرلەمانی تۆ سەرۆکی ئەنجومەنی ڕەنگەوە پەیوەندی بە ڕێزێکی ئەوە هەبێ بۆ بەڕێز حەلبوسی چووکە ئەو وێنەیە کە بڵاو بێتەوە ئەوە ماڵی بەڕێز حەلبوسی خۆیەتی و ئەو سەرۆکی حیزبەکەیەتی و ئەم ئەندامی پەرلەمان بووە و پێ وابێ ئەوە ڕەنگە زیاتر سۆشیال میدیا لە سەریان گەورە کرد بێ ئەگەرنا ئەوەکو ڕێزیشی ناوخۆی خۆیان وەکو شتێکی پرۆتۆکۆلیە کێشەیەکی نییە ناتوانم بڵێم جارێ بێگومانەوە چەند ڕۆژێکە ئەو دەست بەکار بۆ هێشتاکە دانیشتنی یەکەمیش ئەو نەیکرد پێ سەرۆکی بەتەمەن کردی دوێنێ دانیشتنیشان ڕێخست بۆ گفتوگۆکردن لەسەر کارنامە لەسەر دیدگایشی هاوبەشی پەرلەمانی کە چکارێ بکەن و چکارێ نەکەن ئێمە دوێنێ لەگەڵ بەڕێز سەرۆکۆمار چوین بۆ لای بەڕێز هەیبەت حەلبوسی وەکو وەفدێک بۆ پرۆژباییکردن لە ئەو هەروەها پرۆژباییکردن لە جێگری یەکەم و جێگری دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان وتی کە ئێستا ئەوان ئایانەوێ ئەو قانونانی کە پێشووتر هاتووە سەیری بکەن لە ڕیزبەندیە بەڵام ئەو قانونانی کە پەیوەندی بەکاری حکوومەتەوە هەیە چاوەڕێی حکوومەتی تازاکەن چکە حکوومەتی تازە بەرنامەیەکی ئەبێ پیشانیا کە ئەوان بە پەرۆشن بۆ چالاکردنی پارلەمانی عێراق بۆیە بە باوەڕی من زووە هەڵسەنگاندن بکەین پێویستە کات چاوەڕێ بکەین دەرفەت بین بە دەستەی سەرۆکایەتی بەڵام ئەوەی کە من وەکو سەرنجی کەسی خۆم هەمە هەستەکەم دەستەی سەرۆکایەتی بە حکمیەوەی تەمەنیان لە یەکەوە نزیکە جێگری یەکەم جێگری دووەم و چەند خولێک ئەندام پەرلەمان بوون ئەزمموی پەرلەمانیان کامڵ بوون بەڕێز عەدنان جێگری یەکەم جگەلەوەی پەرلەمانتاری پێشوو بووە پارێزگاریش بووە لە بابل ینی ئەزمموی حکوومەتی خۆجێی هەیە بەڕێز کاک فەرهاد جگەلەوەی ئەندام پەرلەمان بۆ پارێزگاریش بووە لە دۆک ینی ئەزممونەکانیان تێکەڵاوە لە کاری پەرلەمانی و کاری حکومی تەمەنیان وەکو ئەڵێ لاون گەنجن هەم بە سەرۆکی پەرلەمانیشەوە ئەتوانین ئەمانە وەکو خاڵێکی ئیجابی کۆبکەینەوە بە ئاراسی چالاکردنی و بەهێزکردنی ڕۆڵی پەرلەمان بەڵام لە ئەنجامە ئەمێنێتەوە سەر ئیرادەی سیاسی چکە لە دەرەوەی پەرلەمان ئێمە چوارچەوەی هەماهەنگیمان هەیە مەجلیسی سیاسی سوننەمان هەیە ئەمانە هەمووی کاریگەریان هەیە سێبەری گرنگن بەسەر سەکۆی پەرلەمانەوە باشە کاگەورە 4 ساڵە لە بەغدای لە سەرۆکایەتی کۆمار لەنێ ورد و درشتی ڕووداوەکانای کە ڕوێنداوە 4 ساڵە چۆن تێپەڕی و
ئەگەر لێرەوە وەکو پۆستەکەت ناوەکو خودی خۆ تەقیمێکی سەرۆکایەتی کۆمارکە چۆنێکی من بە شێوەیەشی گشتی قساکەم چکە تەقیمکردن ئێستا کە دەرگای خۆپاڵاوتن کراوەتەوە هاوڵاتیەکی عراقی هاوڵاتیەکی کوردستانی چۆن تەقیمەکە ئێستا من ئەو کارە ناکەم لەبەر یەک کۆکار چکە هەر تەقیمێ بکەیت ئێستا وەکوتم 6 ڕۆژی ماوە ئەوە بێ بە هۆکاری ئەوەی کە لایەنگری یەکیشی دژی یەکێکی تری ئەوە ڕەفتارێکی ناپیشەییە یعنی وەکو وایە کەسێک لە ئاهەنگا بێ بڵی سەرچۆپێکە جوان نیە بێ ئاهەنگەکە تەواو بێت ئەو کاتە قسە لەسەرەوەکی بەڵام من ئەتوانم ئەگە تۆ یارمەتیم بی پرسیارەکەوا لێ بکەم بڵێم لەم 4 ساڵەیە چ وانەیەک فێر بوویت ڕستم دوایەوە پرسیاری وەشکەم چی بکرێ باشە بەڕێی من ئێمە دوشتمان پێویستە پۆستی سەرۆک کۆمار بێ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان بێ وەزیرەکان بێ نوێنەرایەتی کورد بەگشتی لە بەغا بە ئاسی جۆرا و جۆر یەک کوردە بێ یەکگرتوو بێ ڕەنگە ئەم قسەیە زۆر دووبارە بێ و زۆر بەرگوێمان کەوت پێ بەڵام بەڕاستی ئەوەی کە وای کردووە برایانی شیعە لە عێراقا زۆر بەهێز بن بە ژمارە نییە مەرجەعیەتی ڕەشیدیان هەیە چەند خلافیان هەیە کۆبنەوە ئێمە کورد زۆر پارتەوازین بەداخیشی زۆرەوە پارتەوازییشی زۆر بە کوردەوە هەیە دوو پشتیوانی یەک بین یعنی ئەگەر وەزیرێکە کورتیەکی هەبوو وەزیرەکەی تر پشتی بگرێ ئەندام پەرلەمانێک کە هەڵەیەکی هەبوو ئەندام پەرلەمانەکانی کە پشتی بگرن ئێستا بینیمانە چەند ئەندام پەرلەمانێک دوێنێ قسەیان کردووە شێشەی زمانیان نەبووە کردویانن بەگاڵتە لە فەیسبوک من طبعا دڵخۆش نیم بەوەی کە خەڵک زمان نەزانێ و ئەندامی پەرلەمان بێ بەڵام دڵخۆشیش نیم بەوەی کە یەکتری بشکێنین ئەمە وەکو نمونەی هێنمەوە پشتی یەکتری بگرین ئەندامیشی پەرلەمان شێشە هەیە هاوڕێ ئەندام پەرلەمانەکەی تر بێ بە مەحامی لەسەری دیواری حیزبایەتی سەرۆک کۆماریان دەکرد بەڕێ سەرۆک کۆمار بە هاوسەنگی هەوڵیاوە ئەم 4 ساڵە کارەکانی بکە ئەوەی کە گرنگە ئێمە کوردی یەکگرتوو بین و بەرنامەیەکی ڕوونمان هەبێ و جورئەتمان هەبێت لە داواکردنی مافە دەستوریەکانی خۆمان هەر کەسێ سەرۆک کۆمار بێ هەر کەسێک پلەپای هەبێ ئەگەر کێشەی موچە حەل نەبێ مادەی 140 حەل نەبێ پێم وایە هیچ شێک لەو پۆستانە بۆ خەڵکی کوردستان جێگەی پرسیار نابێ خەڵکی کوردستان پۆستی سەرۆک کۆمار پۆستی جێگری سەرۆک وەزیران وەزارەتەکان ئەوانە باڕوێزی کوردن لە بەغا بۆی دیفاع لە حقوقی کورد بکەن معاشە بۆ وەربگرن مادەی 140 جێبەجێ بکەن ئاوەدانی لە کوردستان دروست بێ پشتیوانی گەلی کوردستان بن پشتیوانی دۆسی جنوساید بن ئەمە ئەو شتانەیە کە خەڵکی کوردستان چاوەڕوانی یەکەم من ئەوەی کە تێبینیەکەم ئێمە پێویستیمان بەوەیە کە بە دیدگاکەیە بڕۆینەوە ئەوەڵی شەڕی پۆستەکەین شەڕی بەرنامە بکەین دیدگایشی هاوبەشی کوردستانی کۆ بکەینەوە کاگەورە دواپرسیارم بازموونی خۆ 2026 لە بەغدا بۆ کورد باشترە بێت لە ساڵانی ڕابردوو ئەمێنێتەوە سەرەوەی کە ئەو کەسانەی کە لە بەغا نوێنەرایەتیەکەنەوە یەکەم ئەمێنێتەوە سەر چارەنووسی کورد خۆی بەرەو پەرتەوازەیی زیاترە ڕۆین یا بەرەو یەکگرتووی ئەڕۆین یعنی ئێستا ئەم بارودۆخی هەڵبژاردنە بۆ بەڕێسەر پۆستی سەرۆک کۆمار بێگومان لە دەڕۆژی داهاتوە تەواوە بێ بێ چاوەڕێ بکەین کە من ئومێدم وایە گەلی کوردستان و حزبە سیاسیەکان چەند لە یەکتری جیاوازن لەسەر مەسەلە دەستوری و نیشتیمانیەکان یەکگرتوو بن ئەوە ڕووبە بەڵێ دەرفەت دروست بۆ گەلی کورد ئەوە ڕوونایە بەداخەوە ئێمە ڕۆڵێکی کاریگەر لە یەکلایەکردنەوەی پێداویستیەکانی گەلی کوردستان و بەدیهێنانی مافەکانی گەلی کوردستانە زۆر سەرکەوتوو نابینی زۆر سپاس دەکەم بەڕێز کاگەورە تۆفیق ڕێژکاری یاسایی شارەزا لە بواری هەڵبژاردن سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژ